ناوچەیەکی پیشەسازی و دەوڵەمەند لە بەرهێمێنان و دروستکردنی چەندین پێداویستی جۆرا و جۆر. ئێرە ناحیەی تانجەرۆیە لە باشووری خۆرهەڵاتی پارێزگای سلێمانی کە ساڵانێکە دانیشتوانەکەی نەک سوودیان لە نەبوونی ئەو کارگانە نەبینیوە، تەنانەت بەدەست پاژماوەی کاری ئەو کارگانەوە دەناڵێنن. حاجی محەممەد 15 ساڵە لەم ناحیەیە نیشتەجێیە. دەڵێت کاتێک ئەم پارچە زەویەی کڕیوە تەنها چەند خانێکی ئاژەڵی لێبووە. بەڵام ئێستا بەهۆی زۆری کارگەکانەوە ژیانی لێ هەراسان بووە. تەنانەت ئاژەڵەکانیشی بەهۆی پاژماوەی کارگەکانەوە مردار بوونەتەوە. بۆیە بە ناچاری دەستی داوەتە باغداری. مەسپای زۆر هەیە لەو ناوە، بە تایبەتی باوەڕ بێت چەند ساڵە. ئەنی شەی وا هەبوو ئێمە ناسار بووین گوتمانە هاتوونە دەرەوە ڕابکەین. ئەنی ئەوەندە غاز و گاز بڵاو کراوەتەوە لەو ناوە، دووکەڵ براو کراوەتەوە لەو ناوە. ڕەشایی و نەوت و غاز بەو شیوانە دەهاتۆتە خوارە ڕۆیۆتە چەمی تاندەڕۆ لێ ڕۆی بۆ دەربەندی خان. مام عوسمان و بەهەی خێزانی 29 ساڵە دانیشتووی ناحیەکەن. بەهۆی هەژاریەوە ناچار بوون 9 منداڵ لەم گەڕەکە بێ خزمەت گوزاریە گەورە بکەن. پێیانەوە دیارە ژیانێکی زەحمەت بەڕێ دەکەن. پیوەندیدار هاتوێتە ئێرە پرسیاریان لێ کردوین و مەترێ عەرزەکەیان کردوین و ئەوەتان بۆکەین و ئەوەتان بۆکەین و لەم پین و لەم پیس و بۆ گەنا دەرتانەکەین و ئەمانە هەر بەخوا هەرچۆن قسەیەک بۆ و قسێکی سەرزاری بۆ کراوە ڕۆیوە. ئیسە ئێمەوەتان دیارە نەوەڵە ئێمە ژیانێکی یعنی ژیانێکی زۆر ناڕەحەتمان هەیە، ژیانێکی ناخۆشمان هەیە، بۆن و بڕۆی ئەم عەمەلانە گشتیوە تا بەسەرمانەوە ئەم بۆنی تانجەرۆ ئەمە یعنی ئەمانە بۆن و بڕۆیەکی زۆر ناخۆش هەیە. کەسارە ئیشێکرا و ئار دەکەن بەسەرمانە، ئەمە نەپیس بوو. وەڵای ژیانەکەمان ناخۆشە، مەجبوریشن کە بەمە بژین ئەبێ بیکەین کەش هیچی کە نەبێ مەجبوری تا ئێوارە ئیشکەی 1 ساعتە پاک ناوێت تاپۆتۆزێک هاو کشتی پیسە بێتەوە. ئیتر وەڵای کێشەمانەوەی ئەمنە هیلاکە بین ئەوەنە ئیشەکەی هیچ ئیشەکەشی دیار نییە. لایانی پەیوەندیدار چاودێری کارگەکانی سنوورەکە دەکەن و بەشێکی زۆری کارگەکانیشیان ناچار کردووە سیستمی پاڵاوچن یان فیلتەرین بەکاربێنن. بەڵام وەک لە دیمەنەکاندا دەیبینن هێشتا بەشێک لە کارگەکان پابەندین با بڕیارەکە و دوور لە ڕێنمایە ژینگەی و تەندروستیەکان کار دەکەن. دووکەڵی کارگەکان بەسەر ناوچەکەدا بڵاو دەبێتەوە بە تایبەت لە شەواندا. پاشەڕۆی بەشێک لە کارگەکان و ئاوەڕۆی شاری سلێمانیش تێکەڵ بەچەمی تانجەرۆ دەبن و دواتر ئەم ئاوە تێکەڵ بە دەریاچەی دەربەندی خان دەبێت کە هۆکارێکی سەرەکی پیسبوونی ئاوەکەیە. شارەزای ژینگەیە گەڕان و بەدواداچوونێکی زۆری بۆ ژینگەی تانجەرۆ کردووە. دەڵێت لەو لێکۆڵینەوانەی لەسەر ئاستی ژینگەی هەرێم کردوێتی ناوچەی تانجەرۆ یەکێکە لە ناوچە پیسەکان لە ڕووی ژینگەوە. هەموو ئەو کارگانە لەوێ کە لەوێ هەن پارە پەیاکەن لەسەر حسابی ژینگە و هیچ جۆرە باجێک نادەن و هیچ جۆرە پاڵاوتگەیەکی ژنیە بۆ پاکردنەوەی ئەم ئاوە بە پیسی دەڕژێتە ناو لقی تانجەرۆ. ئەمە جگەلەوەی کە پاشەڕۆی شاری سلێمانیش بە هەمان شێوە لە ناو تانجەرۆ فرێدرێت وەکو بۆمبێکی نەتەقی وایە کە لە هەر کاتێکا بێت تەقێ. زیاتر لە 200 کارگا لە ناوچەی تانجەرۆ هەن، بەشێکیان لە ڕووی یاساییەوە ڕێگە پێدراون، بەڵام بەپێی بەدواداچوونەکانی تۆڕی میدیای ئێستا چەندین کارگەی نایاسایی هەن کە مۆڵەتی کارکردنیان پێنەدراوە. جگا لە پاژماوەی کارگەکان ڕۆژانە نزیکەی 700 تۆن خۆڵ و خاشاکی سلێمانی لە ناوچەکە کۆ دەکرێتەوە کە هۆکارن بۆ توشبوونی مرۆڤ بە چەندین نەخۆشی کوشندە کە شێرپەنجە یەکێکیانە. شێن وهاب تۆڕی میدیای ئێستا ناحیەی تانجەرۆ.